کوردانی تاراوگە ڕەوەندی کوردی هاتوون بەکردنەوەی ئەگری نەورۆز بۆ ئەوی بەڕاستی هەم ئاشنایەک بۆ مناڵەکانمان بزانن ئەمە چی ئەم ئاگرە بە بۆنەی چیەوەیە و از نوروز الحمی و پیروز بکم هر روزاگره خلکی منی عفرین ام نکاتنه انتم بسرخانه رابن و نه تو رابن و نه بقحرن I'm here because I'm almost married with a Kurdish man, and so I know that it's Nowruz. And myself, I'm Albanian, so we used to celebrate as well Nowruz in my family when I was in my country. So it's important to me to be here. پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکان بە بۆنێم جەژنەوە کە جەژنێکی نەتەوەیە سەرڕای هەموو و ناخۆشیانەیە کە بە سەرێمایە هاتووە بە تایبەت کەرکووک کە کارەساتێکی زۆر گەورە بوو لە دڵی ئێمەیە و هەروەها عەفرینیش کە زۆر ناخۆشە و هەروەها برینێکی قوڵە. ام خلق دبر امیدی نید بر همون نوروزگاه بو ریو رسمی هلگرن آگر نوروزه به هلگفته جشن همی کردستان پیروزگاه و جشن همی خلق خوب پیروزگاه انشالله اف نوروز خوشیه بیتن و یا آزادیه بیتن. نوروز پیروز بیبی پیروز خوشی بیبی نوروز پیروز بیبی نوروز پیروز بی لە هەر چاپارچەی کوردستان ئەم نەورۆ زەمان بەڕاستی وا هەستەکەم ئەمن کە ئێستا لە ماڵەوە هاتوومە دەرەوە تەماشای ڕێگاوبانەکەین ڕاستە زۆر خەڵە باڵغا بەڵام لەگەر جاران فەرقەکە یعنی خەڵکەکە هەندێک لەسەر خۆترە باشترە و لە چوونێ و هیوادارم لە هاتنەوەش ئەو هابی بەڵام زیاتر ئەمە لە هاتنەوەی لا نەدەنە سەر شۆڵدەر و تۆز و خۆر و بەڕاستی ئێمە دەبی ڕەوشەمبیریمان هەبی ڕەوشەمبیری چوونە سەیران. سەیترەکان کە قەڵەباڵغی دروست بێ پێویستە ئاسانکاری لەولاوە بۆ خەڵک بکرێت و دایرێ هاتوچۆش پێویستە ئەمڕۆ زۆر بەورتر بڕژێنە ناو شەقامەکان و زۆر ئاسانکاری زیاتر بکرێت.